السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. بقول پاداشی دنیا و قیامت باتو إن شاء الله. لەگەڵ ئێوەی بەڕێزیشە خوا سەلامەتتان کە یاخۆ. عزیزی ئیسلامی پرسیارێکم هەیە بزانم بۆ نوێژی سونەت هەر یەکێم لەگەڵ ڕێزمە هەر مامۆستایەک و بەناحێک باسی نوێژی سونەتەکان من ئێستا نازانم ئەڵەن 4 ڕەکعات نوێژی پێش عەسرێت بۆ نمونە بکرێت خواجان توێتە ڕەحمەتی پێغەمبەرجان ساسم توێتە رحم الله امرأ صلى قبل العصر 4 حديث في صلى آوايا بعد سلام بس هیوا هەیە لە نابێ بکرێ هیوا هەیە لە شێوان ئەکرێت دوای شێوان هیوا هەیە لە ناکرێت ئەزێت نەبێگەر بەس چاوان بۆ ڕوندەکەمەوە دێ بەساقە و مامۆستاگیان خۆی گەورە پاداش باتەوە إن شاء الله. خوشکە باشەکەم ڕووخۆشخان خوا گەدار بێ خوا لەگەڵ دەستت چاوان محافظ خاتو ڕووخۆش دڵێ نوێژی سونەت خوشکەکەم دوور کە سونەتی پێش نوێژی بیانی قەت مەفۆتێنە کە نوێژی بیانی تو سونەت مەکە حتا نوێژی چێشتەنگاو دەکەی دوور کە سونەتی پێش نوێژی نیوەڕۆ بکە دوور کە سونەتی دوای نوێژی نیوەڕۆ بکە دوور کە سونەتی پێش نوێژی عەسر هەیە ئەگەر بیشیکەی بە 4 من صلى قبل العصر 4 ئیتر ئەوە رحمه الله ورحمتي خوا لو كسبه جن بيان بيابه كصلى قبل العصر 4 رحمتي خوا دعاء پیغمبر صلى الله عليه وسلم بو او كسي 4 دور كاتكو سلام دو دور كسنتي كي بيج نرجع عصريش كا اگر هر بون نكلا دوان كا دوای نرجع عصر سنت مكه حتى د سي بيج مغرب كبانغي مغربي دا دور كسنتي بيج نرجع مغرب كا سياركاتي فرضكات ك دور كسنتي دوای مغربيش كا دور كسنتي بيج نرجع عشاش مان هيا اگر بانغي عشاء دا دور كسنت كا نوێژی عیشاکەت بکە دوور کات سونەت بکە و ئەمجا دوای وەترەکانی کەشت بکە نوێژە سونەتەکان ئاسانن ڕوون و ئاشکران کە بۆم باس کردی خوا گەورە هیدایەتمان بدە نوێژ و تاعەتی عیبادەتی هەموو لای قبوڵ بکە